بسم الله الرحمن الرحيم وبه نستعين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. سرتا يخوا بخير بن قولتان كردين منا محمد عبد الرحمن خوێندکاری ئامادەی سەلاحەدینی کوڕان و پەیمانگای سلێمانی زۆر سپاس بەخوا کە توانیم لە پۆلی 12 بە تێکڕایی 99.7 ببن بە دووەمی هەرێم. زۆر سپاسی پەیمانگای سلێمانی ئەەکەم کە ئەم دەرفەتیان پێ بەخشیم بتوانم بڕێک لەو ئەزمونەی کە لە 12 هەم بووە بە ئێوەی ببەخشم. چ بابەتێک بۆ ئێستا بۆ ئێوە باشە و زۆر سوودی لێ بینن. طبعا ئێستا کاتی مەکتەبکردنەوەیە بۆیە بڕیارمدا ئەو بابەتە باسکەم کە ئەو هەڵەتانە چین کە تەلەبە بەعام لە کاتی مەکتەبە ئایانکا و چارەسەریش بۆیان. عاد ئەم هەڵەتانە لە هاوڕێ خۆم کردومە یان لە ئەوانی لە پۆلی 12 بوون پرسیارم لێ کردوون لە هەمویان ئایا هەڵەتی 12تان چی بووە یان ئەو هەڵانەی کە خۆم کردومە هەموویم کۆ کردوێتەوە و داوایشان لێ کردم هیوای هەبوو داوان لێ کردوم کە باسی بکەم بۆی دووبارە نەکرێنەوە ئەم هەڵەتانە. بەڵام پێشەوەی باسی ئەو هەڵانە بکەم کە بە شێوەیەکی گشتی باسی شێوازێکی بیرکردنەوەی هەڵا ئەکەم کە بەداخەوە لە ناو تەلەبە زۆر باوە ئەوی ژوا ئەزانێت هەڵەکە شێوازە بیرکردنەوەکە ئەوەیە وا ئەزانێت ئەو تەلەبانەی کە لە 12یان پێویستە پێشووتر دەرەجەیان هەبوو بێ یان تەلەبەیەکی زیرەکن کە بۆیە دەرەجاهێنن یان وا ئەزانێ ئایکیویان بەرزانی بە منیانەوت ئەوە تۆ ئایکیو بەرزە بۆیە دەرەجایانی. بەڵام ئەمە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە چونکە ئەگەر خۆم وا بیرم کردایەتەوە هەرگیز بە ڕۆژێکی وا ناگەشتم چونکە من نە ڕۆژە لە ڕۆژان دەرەجەی 99یم هێناوە نە ڕۆژە لە ڕۆژانی یەکەمی پۆلەکەم بووم. دەرەجەهێنا لە 12 هیچ پەیوەندی بەو شتانەوە نییە. دەرەجەهێنا لە 12 پەیوەندی بەسی هۆکاری سەرەکیەوە هەیە بێجگە لە هۆکارە لاوەکیەکان. هۆکاری یەکەمیش کە هەموو قوتابیەکە بینین دەرەجەهێناوە ئەمە بەهۆی ئەمەوە دەرەجەهێنا ئەویش هەوڵدانە. خدای گەورە لە سوورەتی ڕەعدا دەفەرمێت وأن ليس للإنسان إلا ما سعى واتە بۆ ئادەمیزاد جگە لە بەرهەمی هەوڵدانی خۆی هیچی تری بۆ نامێنێتەوە. بەڕاستی ئەم قسەیە زۆر تاوا بۆ 12 جگە لەو هەوڵدانی کە خۆ کردوتە لە 12 بڕواکە بەتەمای دەرەجەی زیاتر نەبی. ئەو کەسانی کە دەرەجا هێنن 99 هێنن یان 96 95 هێنن دڵنیا بە سەعاتەکانی سەعیان زۆر بووە سەعیەکی زۆریان کردو هەوڵێکی زۆریان داوە بۆیە گەیشتون بەم دەرەجەیە هەنا ئەو بەگاڵتە ناگەن بەو شوێنەی کە ئامانجیان بووە. طبعا دوای هەوڵدانێک کە بە دڵنیایەوە بێ هەوڵدانێکی زۆر بکەن دوای هەوڵدان شێوازی هەوڵدانەکەیە. ئەم شێوازەش پەیوەندی بە چۆنیەتی سەعی لە دەرزەکانەوە هەیە چۆنیەتی پلاندانانی ڕۆژانە ئەمەش دەتوانن پرسیار لە مامۆستا بکەن چۆن سەعی بوون لە بیرکاریا بکەن پرسیار لە تەلەبەیەکی تر بکەن کە لە 12 بۆ پرسیارێکی لە دکتۆرێک وەکو دکتۆر بەختیار بکەن بزان چۆن پلان دابنن. ئەمە زۆر سوودیە بێ بۆ تەلەبە یعنی ئەگەر شێوازێکی هەڵی سەعی دابنی لەوانەیە زەرێکی زۆر لێدا ئەگەر ئاگادار نەبی. بۆ نمونە قوتابیمان هەیە لە جیاتیەوەی لە زیندە یەکسەر بڕوا تێبگات یەکسەر دەسەکا بە لەبەرکردن چەندەها سەعاتی پێچێ قورسرە لەبەرکردنەکە و هەم زووش لە بیرێچێتەوە هەمیش لە ئیمتیحانی نیشتیمانیە پرسیارێکی فکری بیتێ ناتوانێت حەلیکە. ئەمە یەکێکە لەو شێوازە هەڵانەی کە تەلەبە لەوانەیە بەکاری بێنێ و زەرێکی زۆری لێ بکە. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە بزان تەلەبەکانی پێش خۆتان چۆن سەعی کردووە یعنی شێوازی سەعیان چۆن بووە و بەکاری بێنن چونکە دووەم هۆکاری دەرەجەهێنان کە تەلەبە بەکاری بێنێ ئەوەیە شێوازی هەوڵدانەکەی تەواو بێت و جوان بێ. کۆتا هۆکار کە بڵێم ئەمە هۆکاری دەرەجەهێنانە ئەوەیە کە تۆ هەوڵدانی خۆ کردووە و شێوازێکی جوانە بەکارهێناوە کە لە 12 بەکارهێنا بێت ئەو کاتە سێم هۆکار ئەوەیە کە خۆ بدەیتە دەستی خۆی گەورە چی خێری پێتا بێ ئەو پێ ببەخشێ یعنی سێم هۆکار ئیزنی خوای لەسەر بێ و دەرەجە پێ ببەخشێت. یعنی من هەمیشە ئەم قسەیە لە مێشکە ئەبوو کە دائمە دووبارەمە کردەوە لە مێشکمە ئەموت من ئەو پەڕی هەوڵی خۆمەدەم خوای گەورە چی پێ باشە بۆ من چی خێری تێدای بۆ من ئەوم بۆ پێ ببەخشێ. ئەمەش ئەو هۆکارانە بوون کە تەلەبە لە 12 دەرەجەی هێناوە چونکە دەرەجە هێنا لە 12 پەیوەندی بە ساڵانی ترەوە نییە. ئەگەر تۆ ساڵانی پێشووتر خراپ بووی ئەوە بیر لە ساڵانی تر مەکەرەوە بەڵکو ئەم سێ خاڵە جێبەجێ بکە ئینشاءڵڵا توانی ئەو دەرەجەی بێنی کە ئامانسە. طبعا دەسەکەم بەو هەڵانەی کە تەلەبە عادەتەن لە 12 ئەیکا یەکەم هەڵەش کە زۆر تەلەبە ئەیکا یعنی لە هەر تەلەبەیەکەم پرسی بێ ئەلێ 12 هەڵەتی چی بووە کە کردوتە وتوێتی موبایل. زۆربەی ئەو تەلەبانەی کە پرسیارم کردووە وتوێتی موبایل زەرەرێکی زۆری لێیاوم. موبایل یعنی ناویان نابوو سەرەتانی پۆلی 6 ئەگەر ئاگادار نەبی یعنی جاری وا بۆ خۆشم کێشەیەم تووشە بوو نیو سەعات سەعی مەکرێ 5 دقیقە ئیسراحەتێکم کە ڕۆشتم نیو سەعات ئاگام لە خۆم ناما لەسەر فەیسبوک کەواتە ئەگەر ئاگادار نەبی موبایل کاتێکی زۆری لێ بە تایبەتی کاتی ئیزن و کاتی مەکتەبی ژەر زەرەرە لێدا. بەڵام باشترین شێوازی باشترین چارەسەر بۆ ئەوەی موبایل زەرەرە لێنەیە
ئەوەیە بە تەواوەتی وازی لێبێنی چییە ئەم ساڵ وازی لێبێنە لەوانەیە ئەوەنە ئیشی پێ نەبێ بەڵام هیوا هەیە ئەڵێ گوێ لە دەرزی پێگرم پرسیار لە مامۆسای پێەکەم ئەگەر ئیشی پێیەتی موبایل ئەوە باشترین چارەسەر سێ خاڵەکە بۆ شێوازی موبایل ئەبێ ئەم سێ خاڵە جێبەجێ بکەی هەنا موبایل لەوانەیە هەر 12 و فڕێ بداتە ئەولاوە ئەوەنە موبایل زەرەر لێ ئەدا بە تایبەتی کاتی ئیزن و کاتی مەکتەبیش ئەویش ئەم خاڵی یەکەم ئەوەیە هەرگیز موبایل لەو ژوورەیە نەبێ کە سەعیتیاکەی یعنی معقول نییە تۆ لە ناوەڕاستی زیندە لەبەرکردن هایت و بە تەمای لی تێبگەیت و ئەو پەڕی تەرکیزت پێداوە لە ناکەم مەسجێکی بۆ بێ ئاوا سێریکەی تەرکیزی دەربێ لە ناو دەرزەکەی و بچیتە ناو مەسجەکە و ئەنجا مامۆسایە پرسیاری کردو و جا وەڵامی دەرەوە ئەمە سەعی بە چەند سەعات درێژەکاتەوە ئەگەر ئاگادار نەبی بۆی موبایل باشترین چارەسەر ئەوەیە یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە هەرگیز لەو ژوورەیە نەبێ کە سەعیتیاکەی دووەم چارەسەریش ئەوەیە نابێ هیچ ئەو بەرنامانەی تیا بێت کە کاتێ لێکوژن بۆ نمونە یاریکی ئەلکترۆنیە یان تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبێ هەمویان دیلێتکەی من خۆم هەر سەرەتای مەکتەب یەکسەر هەرمویان دیلێت کرد ئاسان نییە لەوانەیە چەند ڕۆژ چەند هەفتەیەکی پێ بچێت بەڵام بەبێ هەوڵدەی لایەن بی باشترین شێوازی موبایلیش ئەگەر هەڵێ نەگرت ئەوەیە کە ئەو موبایلەی کە بەکارێنی بیدەی بە خزمێک بیدەی بە کەسێکی نزیک هەر کاتێک ئیشی پێی بۆ ئەو موبایلە ئەنجا لی سەنیت تا ئیشەکە و تاوابێ ئەنجا یەکسەر پێی دیتەوە ئەوە باشترین شێوازی موبایلە هەنا ئەگەر ئاگادار نەبی زەرێکی زۆر لێتەدا ئەمە کێشەی موبایل کە زۆر تەلەبە بۆیان باس کردوم یەکێکی تر لەو هەڵانەی کە تەلەبە ئەیکا بەڵام ئێستا هەستی پێ ناکات تا کاتی ئیزن ئێستا ئەیکا بەڵام کاتی ئیزن زەرەرەکەی لێدا و زۆر قوتابیش دووپاتی کردوێتەوە کە من ئاگادارتان کەمەوە هەر لە ئێسەوە پلانێکی خەوی ڕێکدا بنن ئەگەر ئاگادار نەبن و پیلانی خەوی کاتی مەکتەبتان دانەنێن پلانێکی ڕێک بۆ نمونە هەر ڕۆژێ و بە ساعاتێکا بخەوی ڕۆژێ ساعات 10 بخەوی ڕۆژێ 11 بخەوی ڕۆژێ 5 جەسی ڕۆژێ 6 جەسی ئەمە زەرەرێکی زۆر لێدا چونکە کاتی ئیزن کەیت چونکە زەختی مەکتەبێ لەسەر نییە بۆ هەڵسان لێک دنیا کاتێ لێ ئەڕوا زەرەرێکی لەیەکی لەوانەیە سار دکاتەوە چونکە خەوتێکە چێ زیاتر لە پێویستە خەوی لەوانەیە 12 ساعت خەوی یعنی من سەرەتاکانی ئیزن وام لێ هات لەبەرەوەی کاتی مەکتەب پلانێکی ڕێکم نەبوو کە ئەو کە سەرەتا دەستم کرد بە سەعی بیرکاری ڕۆژی یەکەم بەیانی زوو هەڵسام دوای ساعتی خەوم لێکەوتەوە تا 12 یعنی ئەگەر خەوتان ڕێک نەبێت زەرەرێکی زۆرتان لێدا یعنی هاوڕێم هەیە بۆی باس کردوم کەوتوێتی موبایل خەو کە کاتی مەکتەب خەوێکی ڕێکم نەبووە هەر ڕۆژێ بە شێوازێ خەوتوم کە چوومەتە کاتی ئیز ئەوەنە خەوم لێ تێک چووە ئەوەنە خەوم لێ تێک چووە تووشی نەخۆشی بووم ناچار دەرمانم لەسەر وەرگرتووە یعنی ئەوەنە کێشەکە گەورەیە بێ گەر ئاگادار نەبی ناچار دەرمانی لەسەر وەرگرتووە دەرمانەکە ئەو نەخۆشی ئەوەنە قورسی کاتی ئیزنی لەسەر قورس کردووە سەعی کوردی و ئاین فریان نەکەوتوە ئاین هەش دەرەجەی لێ شکاوە یعنی ئەگەر ئەو دەرەجانی لێ نەشکایە سە لەوانەیە لە یەکەمەکانی کوردستانە بووە کەواتە ئەم غەڵەتانە لەوانەیە بە بچووکی بیگری بەڵام زۆر زەرەری لێەکەی چارەسەرەکەشی ئەوەیە هەر لێ ئێسەوە ساعاتێکی ڕێکی خەوت دابنن بە هیچ شێوەیەک مەیگۆڕن ئەو ساعاتێک کە دایانێن بە هیچ شێوەیەک مەیگۆڕن بۆ نمونە 11 بۆ 6 ئیتر میوان تابێ بڕۆم بۆ میوانی سەعی و مابێ هەرچیەکەی ئەو کاتە تێک مەدەن یعنی بە ساعاتیش گۆڕانکاری لەوانەیە بە ساعاتێکیش بیگۆڕی لەوانەیە زەرەر لێ بدا ئەگەر ئاگادار نەبی ئەمە کێشەی خەو کە زۆر دووبارە بۆتەوە دوای کێشەی خەو یەکێک لەو کێشانەی کە قوتابی لە کاتی مەکتەبە ئەیکا ئەوەیە گرنگی زۆر نادا بە سەعی ڕۆژانە سەعی ڕۆژانە بەڕاستی گرنگترین بەشی مەکتەبە یعنی ئەگەر سەعی ڕۆژانە نەکەی تۆ هیچ سوودێکی لە کاتی مەکتەب نەبینیوە زۆرترین ساعاتە بێ سەعی ڕۆژانە بکەیت من خۆم 8 بۆ 9 ساعت سەعی ڕۆژانە مەکرد پشتم بە سەعی ڕۆژانە ئەبەست تەنها ئیمتیحانەکانیش زۆر گوێم بە سەعی ئیمتیحانە هەر سەعی ڕۆژانە مەکرد سەعی ڕۆژانە گرنگترین بەشی مەکتەبە کلیلی منهەجی 12 سەعی بێ هەموو ڕۆژێ ئەو دەرزانە سەعی تیا بکەی کە خوێندوتە بۆی ئەو دەرەجە بێنی کە حەزی لێ یەکەی 8 بۆ 9 ساعت ئەوانەی کە بە تەمای سەر و نەوەن با 7 بۆ 8 ساعت هیچ نەبێ سەعی بکەن 6 ساعت سەعی بکەن بۆ سەعی ڕۆژانە کلیدە بەڵام ئەگەر کێشەیەک هەیە ئەوەیە کەوا ئەزانێ ئەم سەعیە هەنێک جار ڕوو دەدا کە ئەوە یەک ڕۆژ سەعیەک دواخە مامۆسا و ڕۆژەی دواتر هەر دەرزەکە خوێنێ پاشان ئەم دەرزانی لەسەر کابێ کەڵەکە بێ هەر کۆتایی ناتوانێت هەر پۆلی 12 کات نامێنێتەوە بۆ هیچ شتێکی زیایە ئەمەنە سەعی لەسەر کەڵەکە بێ تااقەتی 12 نامێنێ یانەوەیە کاتێک ئیمتیحاناتی ڕۆژانە دەست پێەکە مامۆساکان عادەتەن ئیمتیحانەکان بەسەرێکەوەکەن ئەم تەلەبەیە ئەچێ لە جیاتیەوەی سەعی ڕۆژانەکە زیاتر گرنگی پێبدا ئەچێ هەموو سەعی ڕۆژەکەدا بە ئیمتیحانەکە سەعی ئیمتیحانەکە یەک دنیا سەعی ڕۆژانی کۆتاییەکەی لەسەر کەڵەکە بێ هەر نازانێت چۆن بیگەڕێتەوە
کەواتە هەموو بەشێکی گرنگتر ئەوەیە سەعی ڕۆژانە کاتێکی زۆری پێ بدەیت کاتی ئیمتیحاناتی ڕۆژانەش ئەگەر هات ئەگەر سەعیەکی ڕۆژانەی جوانی بۆ بکەیت ئەو پەڕی 1 ساعت و نیوێ بۆ بەسەرداچوونە ئەو لاکەی سەعی ڕۆژانە بکە ئەو کاتە نە ئیمتیحاناتی لە سەعی و لەسەر کەڵەکە بێ ئیمتیحانەکەش ئینشەڵا باشە بی خۆ بە من بەکارێنە هەمیشەش دەرەجەیەکی باشمێنە هەنێ جار ئیتر خراپی تێکە و بەڵام ئیترەوە ساردی ناکردمەوە ئەمە گرنگیری سەعی ڕۆژانە غەڵەتێکی تریش هەیە کە تەلەبە ئەیکا ئەوەیە هەر لە ئێسەوە ئەمە زیاتر تەلەبە هەوڵمەدەرەکانیکەن قسەیەکەکەن ئەڵێ ئێمە بەس کاتی ئیزن خۆمان هیلاکەکەین کاتی ڕۆژانە و کاتی مەکتەب خۆی هیلاک ناکە ئەمەش خۆی خۆخەڵەتاندنێکە چونکە ئەگەر تۆ ئێستا نەتوانی بڕیاری ئەوە بدەیت دەستکەی بە سەعی و خۆ هیلاک بکەی لە ڕۆژانەیە ئەو کاتە ناشتوانی لە کاتی مەکتەبە لە کاتی ئیزنە ئەو سەعیە بکەیت ئەمە برادێکم بۆ باسکردم وتی هاوڕێیەکم بۆ لام هاوتی کورە بەس کاتی ئیزن هەوڵدە سەرونەوە هێنی کۆتایەکەی کە ئیزن چوو بۆ سەر دەرزەکان و بینی بووی هیچی بیر نەماوە دووبارەوێ هەموو دەرزانەی بیرکەوێتەوە ئەم جاران مامۆسایەک نییە یارمەتیدار ڕۆژانە لە وەکو مەکتەب ئەو تووشی بێتاقەتیەکە بێت و یەک منهەجەکەی بۆ کۆنتڕۆڵ ناکرێ کۆتایەکەی لەو سەرەوە بە 74 هاتوۆتە دەرەوە یعنی بۆ 9 ڕۆژ تۆ بە 74 هاتوۆتە دەرەوە ئەگەر ئاگادار نەبن ئەمەش هەڵەتێکی زۆر گەورێ کەواتە بێ هیچ هەڵمەگرن بۆ کاتی ئیزن کاتی ئیزن ئەوەی من 74 ڕۆژم هەبوو بەس فریای بەسەرداچوونەوە کەوتم 74 ڕۆژم هەبوو بەس فریای بەسەرداچوونەوە کەوتم فریای هیچ شتێکی تر نەکەوتم کەواتە هیچ سەعیەک هەڵمەگرن بۆ کاتی ئیزن کۆتا هەڵەکە باسی بکەم چکە کاتم کەمە بەدەستەوە ئەوەیە هاوڕێ زۆر گرنگە لە پۆلی 12 چونکە هاوڕێ ئەگەر ئاگادار نەبی فکرەتە گۆڕێ شێوازی بیرکردنەوە لە 12 ئەگۆڕێ یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت المرء على دين خليله فلينظر احدكم من يخالف مرۆڤ لەسەر دینی هاوڕێکەیەتی بزانە لە هاوڕێکەت کێیە کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی تۆش ئەگەر هاوڕێکە و تاقەتی پۆلی 12 نەبێ سەعیەکی زۆر نەکا دڵنیا بە تۆ ژووردەواو لێیە هەوڵدانێکی ترەکەی بۆیە سێ نەوع هاوڕێم دیاری کردووە تکایە یان دوورکەونەوە لێی یان هەوڵدەن یەکتری چاکەن باشی بکە بووی زەرەر لە تۆ نەدا یەکەم نەوعیش لەو هاوڕێیانە ئەوانن کە هاوڕێی ڕەشبینن ئەو هاوڕێیانەی کە قەت ئیمانیان بە مەکتەب نەبوو ئەڵێ مەکتەب کەی سوودی هەیە بیرکاری کەی دەرزەر سوودی لێ نابینم ئیمتیحانات هەر ناکەم 12 کەی سوودی هەیە وردە دە تۆش سار دەکاتەوە یان دووەم جۆری هاوڕێکە زۆر زەرەری لێدا ئەوانن کە هەر ڕقیان لە سەعیە خۆیان ناتوانن سەعیکەن خۆیان بۆ پاڵنەرێکی وایان نەبووە دەستکەم بە سەعی بڕیاریان نەیاوە پێشیان ناخۆشە تۆ سەعیکەن بۆیە دایمە قسە بە دەرزەکانەڵێن ئەم دەرزە قورسە بۆی هەر تۆ ساردکەنەوە دووبارە یان هاوڕێیەک هەیە کە ئەمەش زۆر تەلەبەوە کە ئەوەیە دایمە نەرێنیە دایمە باسیشتی نەرێنیەکە بۆ نموناڵێ وەڵی ئەم ساڵ دەرەجە نایە ئەم ساڵ ئیمتیحاناتەکان زۆر قورسن ئەم ساڵ مامۆسای نازانم کوێ دایناوە هەر دەرەجە نایە ئەم قسانە وەکو ژەهروان ژەهری مار چۆنە وردە خاو دەکاتەوە تا ئەو کوژێ خوا نەخواسە گەر تووشی نەبن ئینشاڵڵا بەڵام ژەهری هاوڕێژ ئەو قسانەی هاوڕێژ وەکو ژەهر وایە وردە لە 12 سار دەکاتەوە تا تااقەتی سەعی نامێنێ ئەو کاتە هەر واز لە سەعیشە هێنی بۆیە ئاگادار بن هاوڕێتی کێیەکەن یان خۆتان هەر خۆشتان ئەو قسانە مەکەن کە ئێستا باسم کرد قسەی نەرێنی مەکەن قسەی ڕەشبینانە مەکەن دوورکەونەوە لە ئەوەی کە ڕقتان لە دەرزێک بێ هەمیشە هەوڵدەنە و دەرزانەتان کە ئەی خوێنن خۆشتان بێ ئەمە ئەو هەڵە بوو بەڵام پۆلی 12 بەبێ هاوڕێژ نابێ ئەبێ هاوڕێک بدۆزیتەوەکو خۆ هەوڵ دەربێ لە پەنای دانەیەکا دابنیشی کە سەعیکەر بێ و بێدەنگیش بێ کەم قسە بکە یعنی بۆی مەغژوڵ نەبن هەر کاتە یەکتری تام یەکێ مەغژوڵ بوو ئەوی تر بیری خاتەوە یعنی چەند هاوڕێوام هەبووە الحەمدولیلا کە سوودێکی زۆرم لێ بینیوە 12 بۆ ئاسانترەکەن چکە هەز ناکەی بەوەی کە بە تەنیا هەوڵەدە ئێستاکەی جەماعەتێکن بە یەکەوە هەوڵەدەن کەواتە پێویستیش بە هاوڕێیە بەڵام ئەگەر ئاگادار نەبی زەرەرێکی زۆریش لێدا ئەمە ئەو هەڵەتانە بوون کە زۆر دووبارە بووە هەڵەی تریشم زۆر کۆ کردوێتەوە بەڵام چونکە کاتم کەمە و ئەمانەشم بەلاوە ئەمانەش زۆر دووبارە بووە لەلایەن تەلەبەکانەوە کە بۆیان باسکردم هەر ئەوە نە باسەکەم کۆتایی ئەمە هاتمە کۆتایی باسەکەم ئینشاءڵڵا ساڵێکی تر یەکێکی لە ئێوە یەتە شوێنی من قساکە ئینشاءڵڵا هەمووتانەگەم بە ئامانجەکانتان وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین